بەخێر بێن بەناوی خۆم ئامادەبوونیەوەشەوە بەخێراتی مامۆستا عەبدولخالق یاعقوبی یەکەم بۆی کە وەڵام یەکەم جاری شانە کۆڕی ئەدەبی لێرە ئەنجامەدەن و هەروەها بۆ خۆی یەکێکە لە دەنگە دیارەکانی کارە ڕەخنی ئەدەبی ئێمە بۆیە حەزم کرد خوێنەرانی شاری لەدەنی خان بە زۆرەکان سوود ببینن لە کێڕوانی و هەروەها بابەتە تایبەتی کەم ڕۆ لەبارەی نالیەوە پێشکەشێکات خۆشبەختانە ئەدەبی ڕۆژەفرۆشەکانی کاتی قەیرانە کاتی جەنگە لە هەموو کاتێکا لە سێبوون کێڕوانی خۆی هەیە وەکو خۆی گزارش لە هەموو شێوکات من دەڕۆمە لای مامۆستایان فەرموودێت و هەروەها دەمێ ئاماژە بۆش دەم کە نزیکی 25 دەقە سعاتێک مامۆستا بەردەوام ئەبێت لە وتارەکەی خۆی و پاشی ئێوە لە میان پێشکەشکردنی وتارەکەی ئەمە ئەگەر پرسیارێک سەرنجە شتێک دروست بووی کە دیالۆگی بکەین گفتوگۆ دروست بێت دەتوانن ڕەخنەی یا سەرنجێک دروست بوو لەسەر بابەتەکە بێنە ئێرە و لێرەوە گەنگەشەی بکەین بە هەمومانەوە. سپاس. سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت هاوڕێیانی خۆشەویست. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە دەربەندی خانم لە خزمەت ئێوەی ئازیز. سپاس بۆ ئەو ناوەندە جوانە، سپاس بۆ کاک ئارام حاجی، سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز. ئەمن بە حکمی 20 بۆ 25 ساڵ نەک کارکردن بەڵکە ژیان لەگەڵ شعری نالی بەردەوام سەرنجم داوەتەوە ئەو تەوەرە سەرەکیانەی کە جیهانبینی شعری نالی پێدێنن و دەڕاستیدا دوو تەوەری سەرەکی کە لە شعری ئەو شاعرە گەورەی کلاسیکی ئێمەدا ئامادەیی هەیە و دەتوانم بڵێم بنواتای سەرەکی جیهانی شاعرانی نالی پێدێنن یەکیان تەوەری مرۆڤە و ئەوی تریشیان بنواتای ڤیان یان خۆشەویستی یان عەشق. لەوانەیە پرسیار بکرێ بۆچی من دوو وشەی مرۆڤ و ڤیانم هەڵبژاردووە کە لەوانەیە هەر لە شعری نالیدا نەبێتن ئەو دوو وشە پەتیە. من مەبەستی سەرەکیم ئەوەیە کە خوێندنەوەی شعری نالی تەنها گەڕانەوە نییە بۆ لێکدانەوە و تەفسیری شعری نالی بەو جۆرەی کە لە سەدەی 19 جیهانی بینیوە و جیهانیشی کردوێتەوە، بەڵکو ئێمە لە ڕێگای تێگەیشتن لە شعری نالیەوە جیهانێکی نوێ بۆ ئەمڕۆی خۆمان دروست بکەین. ئەو گوتارانەی کە پێویستمان پێێتی لە ژیانی ئەوڕۆی ئێمەی کۆمەڵی ئینسانی و کۆمەڵی کوردیدا ئامادە بێت کە یەک لەوان مرۆڤ دۆستی بێ و یەکیش لەوان ڤیان و خۆشەویستی بێ. لە ڕاستیدا ئەمن نامەوێت زۆر گشتی بێژی بکەم لەسەر ئەو دوو تەوەرە. هەوڵ دەدەم بەردەوام نمونە بێنمەوە و لە ڕێگای نمونەکانەوە نالی بۆ خۆی ڕاستە و خۆ قسەمان لەگەڵ بکات. ئەوە یەکێک لە شێوازەکانی شیکردنەوەی ڕەخنەی ئەدەبی منە کە کەمتر ڕێگا دەدەم ڕەخنەکار بیهەوێت دەم ڕاستی شاعر بێ، ڕەخنەکار دەتوانێت ڕوونکەرەوە بێ، هەستیاری خوێندنەوە لە دەقدا بە نیسبەتی خوێنەر دروست بکات، ئەمما ئەوە دەبێت داهێنەر و دەقنووس خۆی بێ کە زۆربەی کات بدوێت و قسە بکات. دەزانین نالی لە سەدەی 19دا ژیاوە و ئێمە دەبێت سەنگی مەحەکمان بۆ هەڵسەنگاندنی ئەو چەمکانە بەپێی ئەو بارودۆخە بێ کە نالی تێیدا ژیاوە. بۆ نمونە من ناتوانم بڵێم نالی شاعرێکی هیومانیستە بە مەعنا ڕۆژاواییەکەی، شاعرێکە بۆ نمونە باوەڕی بەوە بوو بێ کە ئینسان کائینێکی دابڕاو لە جیهانی میتافیزیکە و سربەخۆ دەژی. دەزانین مەلا بووە نالی، ئاین پەروەر بووە، بۆیە دەتوانین بڵێن مرۆڤ خۆشەویستی و مرۆڤگەرایی لە شعری نالیدا هەبووە، بەڵام نەک بەو مانا ڕۆژاواییەی، بەڵکو بە مانایەکی ڕۆژهەڵاتی کە دەتوانێت بەشێک لە چەمکی مرۆڤ دۆستی و گرنگیدان بە مرۆڤ
تەنانەت لە ئائینەوە نالی هەڵێنجابێت و دەبینین لە زۆر شعریدا کە ئاماژە ئاینەکان دەکا ئاماژە دینەکان دەکا بەڵام گرنگ ئەوەیە کە دوجار ئەو باری سەرەکی دەخاتە سەر شانی مرۆڤ وەکو کائینێک کە بەهای خۆی هەیە بەهای مرۆڤ لەبەر ئەوەیە کە مرۆڤە نەک لەبەر ئەوەیە کە خاوەنی باوەڕێک بێ یا خاوەنی ڕەگەزێک بێ یا خاوەنی ڕەنگێکی پێست بێت ئەوە یەکێک لەو شتانەیە کە نالی لە سەدەی 19دا لە ڕاستیدا دەست پێشخەر بووە لە بواری نەکەر شعری کوردی بەڵکو شعری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەو هەموو گرنگیەی بە مرۆڤ وەکو کائینێکی سەربەخۆ داوە کاتێک نالی دەڵێ نەوع ئینسانی هەیە غەم قوتیە من غەمی خۆم و غەمی عالەم دەخۆم غەم دەڵێ نالی کە غەم خواریم نەکا ناعیلاجم من بەنی ئادەم دەخۆم تەواو باسەکە دەخاتەوە سەر ئەو بازنەی کە مرۆڤ تێیدا دەجوڵێتەوە مرۆڤێک بە ناوی نالی غەمی مرۆڤەکانی تر دەخوات بە معنایەکی زۆر قوڵی فەلسەفی نەک وەکو مرۆڤێکی ئاسایی کە تەنها غەمی قوتی ڕۆژانەی بێت نان و پێخۆر بێت نالی زیاتر ڕۆڵەچێ بە نێو بابەتی ئینسانگەراییدا و باس لەوە دەکات کە تەنانەت غەم دەڵێ ئەگەر تۆ نالی غەمی من نەخۆی غەم لە من کەم نەکەیتەوە ئەمن ناچارم کە بەنی ئادەم بخۆم نالی لە هەندێک شوێندا بە پێچەوانەی ڕەوتی شعری کلاسیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگیەک بە مرۆڤ دەدات کە پێشینە و مێژینەی زۆر کەمە بۆ نمونە کاتێک کە ئاوەڕ لە پێشینەی شعری کلاسیکی فارسی دەدەین با نمونەیەکی زۆر دیار و گەورە بێنینەوە وەکو مەولەوی بەلخی دەبینین ڕوانینی مەولەوی بەلخی بۆ ژن ڕوانینێکی زۆر دینیانە مەزهەبیانە شەرعیانەیە بەڵام ڕوانینی نالی لە جیهانی شعری خۆیدا بۆ ژن ڕوانینێکی تەواو ئینسانیە کاتێک کە نالی هەر لە چوارچێوەی مەعریفە دینیەکەدا باسی بۆ نمونە مەعشوقەکەی دەکات دەڵێت تۆ کە حۆریت وەرە نێو جەننەتی دیدەم چ دەکەی لەم دڵەی پڕشەرەر و سینەی سۆزانمدا یعنی ژن بە تعبیرە دینیەکەی دەباتە سەر با بڵێن قەوارەی حۆری بەڵام دواتر لە جیهانی میتافیزیک لە بەهەشتەوە دای دەبەزێنێ و دەعوەتی دەکات بانکێشتی دەکات بۆ نێو دیدەی خۆی و دیدەی خۆی چاوی خۆی دەکات بە بەهەشت و بانکێشتی دەکات و دەڵێت تۆ لە ئەو دڵەی من کە وەکو جەهەنەمێک وایە چونکە پڕ لە شەرەر و ئاگرا مافی شایستەی ئەوە نییە کە بمێنیتەوە تۆ پێویستە بێتە نێو دیدەی منەوە ئەو جار بڕوانن لە ڕوانینی نالی بۆ حیوانێکی وەکو کەر کە لەوێشدا نالی دەست پێشخەریەکی لەو ڕوانی نەکردووە کە سابقەی نە لە شعری پێش خۆی هەبووە نەتەنانەت لە تەفسیرە دینەکان بووە حیوانێکی لە چەشنی کردبووە کاتێک نالی باسی جۆدرێژەکەی خۆی دەکات کە دیارە کۆچی کردووە و غەزەلێکی بەسەردا هەڵدەڵێ دوای ئەوەی کە هەندێک وەسپ و پێناسەی جەستەی دەکات لە کۆتاییدا دێ باز لە ئەخلاق و سلوک و ڕەفتاری کەرەکەی دەکات دەڵێ ئاقڵێ بوو ناوی کەر بوو قاتعی ڕێگەی سەفەر خۆش سلوکتر بوو لە سەد وێڵداشی هەرزە و گێژ و وێش صائم الدهری بە ڕۆژ ئەمما بە ڕۆژووی بێنیەت قائم الليلی سلوک ئەمما سلوکی بێنوێش و لە ئاخرەوە دەڵێ چی چەندە پێم خۆش بوو زمانی حاڵی دەیوت نالیە هەردوو حەیوانین ئەتۆ جۆکرد و ئەمنیش گوێ درێژ یعنی گرنگیەکی بە کەسایەتی ئاژەڵێکی وەکو کەربەخشیوە کە لە زمانی ئەوەوە نالیش دەکات بە حەیوان یعنی نالی پێش داروین باسی ئەوە دەکات کە ئینسان لە واقعدا حەیوانەکە تەنها ئەوەندەی کە گوێی کورتە ئەم ڕوانینە بۆ ژن ئەم ڕوانینە بۆ حەیوان لە سەدەی هەژدەی کۆمەڵگەی کوردی لە بەرچاو بگرن لە کاتێکدا 400-500 ساڵ پێش ئەو مەولەوی بەلخی کاتێک باسی ژن دەکات لە مەسنەوی معنەویدا
دەڵێ وەسف هەیوانی بۆت بەرزەن فوزون زان که سوی رنگ و بو دارد رکون. دەڵێ تەنانەت پێناسەی حەیوانبوون بۆ ژن لە زیادەیە، ژن لە حەیوانیش زیاترە، بۆ چونکە ژن تەنها چاوی لە ڕنگ و چاوی لە بۆنە، مەیلی لە ڕنگ و بۆنە. ئەوە وەسفی یەکێک لە گەورەترین شاعرانی فارسە بۆ ژن کە تەواوەن لەسەر کۆڵەکەکانی دیدی شەرعی دامەزراوە. کەچی نالی ئێمە کاتێک بۆ نمونە باسی حەبیبە دەکا کە چاوە خێلەکەی کاتێک کە باز دەکات لە غەزە لە بناوبانگەکەی وا دەکات کە خێلی چاوی یاری خۆی بە جوانی دەشوپێنێ و دەڵێت جوانی یاری من ئەوەیە کە خێلە. پێم دەڵێن مەحبوبە خێل و خیچە مەیلی شەڕ دەکا، خێل و خیچە یا تەرازووی نازی نەختێ سەر دەکا. کەواتە ئەو ڕوانینەی نالی بۆ ژن یا بۆ حەیوان لە دیدگایەکی لە ڕوانگەیەکی قوڵی مرۆڤ دۆستیەوە سەرچاوە دەگرێت. ئەو مرۆڤ دۆستیە وا دەکات کە نالی لە ژیانی ئەو ڕۆی ئێمەدا، لە گوتاری مەعریفی ئەو ڕۆی ئێمەشدا گرنگ بێت. کاتێک کە نالی دێتە سەر ڕەخنەگرتن بۆ نمونە لە هەندێک چین و توێژی کۆمەڵگا، دیسان ڕوانینەکەی ئینسانیە. بۆ نمونە کاتێک کە ڕەخنە لە چینی مەرایکەری کۆمەڵگا دەگرێ، دەڵێ خاصیەتی ڕەقی هەیە نەرمی زمانی لووس. سابوونی کەفی پێیە کەفی زاری چاپلووس، خاصیەتی ڕەقی هەیە نەرمی زمانی لووس. چاو لێکەن بە چ تەشبیهێک، بە چ شوبهاندنێک باز لە زاری چاپلووس دەکات. لە ئەو پەڕی جوانی ناسی شعری، لە ئەو پەڕی جوانی ناسی شوبهاندن و وێناندن، بەڵام مەعریفەیەکی خۆڵی ئینسانی. ئەو ڕەخنەگرتنەشی تەنانەت لە پێناوی ئەوەدا بوو کە ئەو باوەڕی بە کەرامەتی ئینسانی بووە. لە هەندێک لە شعرەکانی نالیدا، ئەمن مەجبورم خێرا بڕۆم بە خاتری کاتەکە، نالی جۆرێک لە تێهزرینی خەیامانەی تێدا دەبینی. دیارە نالی خوێنەرێکی زۆر وردبینی، حافزی شیرازی و نالی و فردەوسی و ئەوانە بووە لە شعری کلاسیکدا. لە جێگایەک نالی دەفەرمێت تۆزی ئائینەی سکەندەر وا بەدەم باوە وەلێ، لە نووسەکاندا نووسراوە وەلێ، بەڵام من بەخۆم پێم وایە وەلێ نییە، دەڵێیە. تۆزی ئائینەی سکەندەر وا بەدەم باوە دەڵێ، گەردی دامانی غەریبانە بلووری جامی جەم. ئەم شعرەگە لەباری معنایەوە کەمێک مەجبورم بۆتان لێک دەمەوە. ئائینەی سکەندەر ئەو ئاوێنەیە بۆ کە کاتی خۆی ئەسکەندەری مەقدونی لەسەر منارەیەکی زۆر گەورەی ڕۆخی دەریایەک دایناوە بۆی کە جموجۆڵ و دوژمنەکانی پێ بزانێ و نەهێڵێ هێرشی بکرێتە سەر. دوجار ئەو ئائینەی سکەندەرە بۆتە جامی جەم، بۆتە جامی مەی، یعنی لەوێدا تۆ پێی بە معریفەکانی جیهان دەبینی. ناری دەڵێ ئەو ئائینەی سکەندەرە بە درێژایی مێژوو لە واقعدا شکاوە، ورد بووە، ئێستا تۆزەکەی ماوەتەوە. خودی تۆزی ئەو ئاوێنە شکاوەیە لەگەڵ ئێمە دێتە دوان و پێمان دەڵێ تەنانەت جامی جەم، جامی بەناوبانگی جەمشید کە لەوێشدا هەموو جیهانی تێدا بیندراوە، شتێکی سحراوی بووە، ئێستا ئەوی شەرشکاوە بۆتە تۆزی دامەنی غەریبان. ئەگەر سەرنج بدەن ئەم تەعبیرە بۆ کۆنبوونی جیهان و بۆ کاتیبوونی ژیان دیسان سەرچاوەی لە معریفەیەکی مرۆڤیەوە دێ. و بۆ نمونە کاتێککە حافزی شیرازی لە شعرێکیدا دەڵێ ساڵها دێت تەلەبێ جام جەم از ما میکرد وانچه خود داشت ز بیگانه تمنا میکرد، نالی ئەم جامی جەمەی لە حافز وەرگرتووە، بەڵام تعبیرێکی مرۆڤ دۆستانەی پێداوە، تعبیرێکی پێداوە کە لە چوارچێوەی کۆمەڵی ئینسانی و تەنانەت کۆمەڵی کوردیشدا بگونجێ. ئەم تەوەرانە کە من باسم کرد لە شعری نالیدا، ئەگەر بمانەوێت دەتوانین زۆر بەردەوام بین، بە ساعات و 2 ساعات قسەی لەسەر بکەین. بەڵام ئەمن بە خاتری کات ناچارم بچمە سەر تەوەری ڤیان و عەشق و خۆشەویستی. تەماشاکەن لە شعری کلاسیکی کوردیدا ئێمە پێشینە و مێژینەیەکمان هەیە لە کۆمەڵێک شاعری گەورە کە باسی عەشق و خۆشەویستیان کردووە. بۆ نمونە مەلای جزیری لە سەدەی 16 و سەرەتای سەدەی 17 دەڵێ من نەتج خودایەک و بە عەبدی خۆ مەلایە ئکسیری غەمی عشق نە دینار و درەمدا. شاعرێکی کرمانجی سەرو کە باسی غەمی عشق دەکا وەکو ئکسیرێ. یا لە شعری
مەلا مستەفای بێسارانی شاعری دیاری گۆران کە لە سەدەی حەڤدەدا ژیاوە شعرێکی بەناوبانگی هەیە بەداخەوە دەرفەت نییە من لێکی دەمەوە بەڵام دەیخێنمەوە چونکە شاکارێکی شعری مەلا مستەفای بێسارانیە و پێم خۆشە دواتر بچنەوە سەری و بزانن کە شاعرانی پێشناریش ئەو جۆرە لە تەحەدایانیان بووە بەنسبەت ئەو لێکدانەوە باوانەی کە لە جیهانی با بڵێن نەریت و سونەتدا هەبووە. مەلا مستەفای بێسارانی دەڵێ شیرین شەرم نیەن شیرین شەرم نیەن شیرین پەی خاسان شەرتەن شەرم نیەن پەی چێژمەواچان حیجاب خاس نیەن جە ئافتاب خاستەر کەسێک کەی دیەن ئەگەر پەی خاسان حیجاب خاز مەدی ئافتاب و مەحتاب کەسێ نمەدی کەسێ وێنەی تۆ شەم بۆ جەمینش لازم پەروانان مەیان و دینش ئیمەیت پەروانەی شەمشناسانیم پەڕووباڵ سبتەی دین خاسانیم ملەتی پاک دین پێغەمبەرانیم نەک جەتایفەی کەس نەزەرانیم بنمانا جەمین نور پاکتەن ئەر تۆ پاکەنی جەکەی باکتەن. لێرەدا مەلا مستەفای بێسارانی ئالنگاریەک لە بەردەمە و معریفە باوە دروست دەکات کە پێی وایە حیجاب و ڕووبەند و خۆداپۆشینی مەعشوق چاکەیە و حیجاب لادان و خۆدەرخستن و جوانی دەرخستنی ژن با بڵێن بڤەیە. شعرەکە دیارە من نامێت لێکی بدەمەوە چونکە کات زۆر دەبا بەڵام بە کورتی باس ئێوە دەکا کە دەڵێ ئەگەر تۆ ڕوخسارت دەروونت ناخت پاکە ئەو پاکیە بنوێنە ئەو جوانیە بنوێنە ئەو خاصیە بنوێنە چونکە تۆ نابێت باکت لە هیچ کەسێکە بێت. لەبەر ئەوەیە کە دەبینین لە پێشینەی شعری کلاسیکی کوردی بە زاراوەی کرمانجی سەر و بە گۆرانیش ئێمە شاعرانێکمان هەیە کە بەردەوام ئەڤین و ڤیان و خۆشەویستی و عەشقیان کردووە بە تەوەری خۆیان. بەڵام ئەوەی کە لە لای نالی بۆ من گرنگە ئەوەیە کە عەشق یا ڤیان یەکێک لە بنواتاکانی دیوانی شعری نالیە کە تقریبا ئەمن سەرنجم داوە 41 جار وشەیلی عەشق و عاشق و عشاق و مەعشوق لە دیوانەکەی نالیدا دووبارە بۆتەوە. بە خێرایی باز دەکەم کە کۆمەڵێک بیرۆکەی کە نالی و ڕوژاندوێتی لە ڕێگای عەشقەوە چی بوو؟ عەشق لە شعری نالیدا ڕێگایەکە بۆ شادمانی تووتی تۆ لە حرسی دڵ داوی تەمەع دەکاتە من بولبولی من لە عیشقی گوڵ تەغنیە و تەڕەب دەکات. عیشق دەبێتە هۆی تەغنیە و تەڕەب. ئەو کەسەی کە عاشقە شادمانە. عەشق لە شعری نالیدا ڕێیەکە بۆ جوانپەرستی. عاشقی سونعی حەقم قوربانی ڕەنگی قودرەتم چاوی ماوی خاڵی شین کوڵمی سپی زولفی سیا. ئەوەی کە عاشق بێ دەتوانێت جیهان بە ڕەنگا و ڕەنگی ببینێ جیهان بە هەموو جوانیەکانیەوە ببینێ. تەمەشاکە هەموو ئەو مژارانە مژار گەلێکن کە لە ژیانی ئەو ڕێی ئێمەدا چ لە ئاستی کولتوری چ لە ئاستی تەنانەت معریفی پێویستمان پێیانە. ئەو ڕۆ کۆمەلگای ئێمە پێویستی بەو تەکەسر و هەمەڕەنگیەیە پێویستی بەو جوانپەرستیەیە. عەشق لە شعری نالیدا جاری وایە ڕێگایەکە بۆ دۆزینەوەی حەقیقەت. سەماعە گەردشی عەشقە حەقیقەت لە سۆفی و ڕەقسی تەقلیدی نەما باس. کەواتە لەو جێگایە کە عەشق هەیە تەقلید نییە لەو جێگایە کە عەشق هەیە ڕەسەنایەتی هەیە لاساییکردنەوە نییە. لە لای نالی عەشق دژی درۆ و دووڕوویە دژی مەراییکردن و چاپلوسیە ئەی تەلەفی گفتوگۆ جامعی کزب و درۆ واعیزیە ئیشی تۆ عاشقیە کاری من. نالی عاشقی لە بەرابەر واعیزی داناوە. ئەوانەی کە واعیزن تەلەفی گفتوگۆن جامعی کزب و درۆن بەڵام ئەوانەی کە عاشقن دژی ئەوانن واتە ڕاست بێژانن ڕاست گۆیانن. لە شعری نالیدا عەشق کانگای معریفەیە کانیاوێکە کە تۆ لێەوە دەستت بە زانیاریەکانی ئەم گەردوونەدا ڕادەگات. کەسێک کە عاشق نەبێت ناتوانێت لە با بڵێن بەهاقوڵەکانی مرۆڤایەتی تێبگا. ئەوە یەکێک لە شاکارەکانی شعری نالیە کە من بە ڕاشکاوی ڕای دەگەێنم دوای 25 ساڵش ئیشکردن لەسەر نالی تا ئێستاش بە دۆشداماوی بە دەستەوەستانی لە بەرابەر ئەو بەیتەدا ڕاوەستاوم تا ئێستاش حەسەتی ئەوە دەخۆم بتوانم دوو لاپەڕە لەسەر ئەو بەیتە بنووسم. ئەشکم کە لەگەڵ ئەشقما تفلێکی فەهیمە خۆشم کە لەگەڵ خۆشمە پیرێکی نەزانە. نالی باسیەوە دەکات کە دەڵێ فرمێسکی من
کە لەگەڵ عشق و خۆشەویستی من سەرڕێژ دەبێت منداڵێکە کە زانایە، بەڵام هۆش و عەقڵم ئەو شەڕی نێوان عەقڵ و عەشق کە لە مێژووی ئەدەبیاتدا هەیە، بەڵام هۆشم یا عەقڵم کە لەگەڵ خۆشمە کە بەشێکە لە وجودی خۆم پیرێکی نەزانە، سەرباری ئەوەی کە بەتەمەنە، سەرباری ئەوەی کە زۆر ژیاوە، بەڵام خەرەپاوە، بەڵام نەزانە. ئەمە نیشان دەدا کە ئەو کەسەی کە عاشقە با منداڵیش بێت، بەڵام زانایە، کەواتە عشق سەرچاوەی معریفەیە. ئەوانەی کە گەندەڵن، ئەوانەی کە مرۆڤ کوژن، ئەوانەی کە قۆڵ بڕن، ئەوانەی کە نانی گەلخۆرن، ئەوانە عاشق نین، ئەوانە لە کانگای خۆشەویستی هیچیان هەڵ نێنجاوە، بۆیە بە ئاسانی دەتوانن کە دژی بەرژەوەندی ئینسانی ڕابوەستن. ناوی ئەومان پێ دەڵێت، بەڵام بەو زمانە شاعرانەیە، بەو گوتارە شاعرانەیە. لە یەکێک لە شعرەکانی دیکەدا نالی باز لە ئەو چەمکە مۆدێرنی ئەمڕۆ دەکات کە ئێمە لە دەستەواژە سیاسەکەیدا پێی دەڵێن پلۆرالیزم، هەمەڕەنگی سیاسی، هەمەڕەنگی هزری، هەمەڕەنگی فکری، ئەوەی کە فارسەکان پێی دەڵێن تەکەسۆرگەرایی. دەڵێ یەکڕەنگم و بێڕەنگم و ڕەنگین بە هەموو ڕەنگ، بەم ڕەنگە دەبێت ڕەنگڕەژی عەشقی حەقیقی. عەشقی حەقیقی عەشقێکە کە دەبێت مرۆڤ تێدا یەکڕەنگ بێت، لە هەمان کاتدا بێڕەنگ بێت، خاکەڕا بێت، و لە هەمان کاتدا لە هەموو ڕەنگەکانیشی تێدا بێت، کۆلکە زێڕی نەبێت. جا ئەو جار دەتوانی بەو ڕەنگانە تۆ عەشقی حەقیقی ڕەنگڕێژ بکەیت. ئەمە لە شێعری جیهانیشدا من بە ڕاشکاوی دەڵێن، ئەگەر بتوانین کە ناتوانین بەڕاستی، مەسەلەن ئەمە بکەین بە وەرگێڕانی زمانێکی زیندوی وەکو زمانی ئینگلیزی شاکارێکە کە تۆ بێی ئەو هەموو گەمە زمانیە بە ڕەنگ بکەی، 1 2 3 4 5 6 جار وشەی ڕەنگی لەو بەیتەدا بەکارهێناوە، ئەو مەعنا قوڵەش بەدەستەوە بدەیت و بگەڕێتەوە سەر ئەو معریفە قوڵەش. عەشق لە شیعری نالیدا ئاراستەکەی ئاراستەیەکە بەرەو سەرزیندەیی، بەرەو ئەوەی کە تۆ باوەڕت بە ژیان هەبێ لە هەموو حاڵەتێکدا، تەنانەت لە کارە ساتەکانی ژیاندا، لە ساتە وەختە پڕ لە خەمەکانی ژیاندا، دیسان کە تۆ عاشقی معنای ئەوەیە کە تۆ جوڵت هەیە، تۆ سەرزیندەی، ژیان تەبیعەتی سەرزیندەییە لە ئەسڵی خۆیدا. ئەوە ئێمە بە ئایدۆلۆژی، بە معریفەی بارکرا و بە ئایدۆلۆژیەکە خەم تووشی مرۆڤەکان دەکەین. جا ئەوە سیاست بێ، ئەوە ئائین بێ، ئەوە فەلسەفە بێ، ئەوە ئەدەبیات بێ، هەرچیەک بێ، بەڵام زاتی ژیان زاتێکە پڕجوڵە. ناری دەڵێ ڕووم ئەوە زەرد بوو وەکو پائیز لە هیجران، نالیە عەشق ئێستاکەش لە من سەیلی بەهارانی دەوێت. دەڵێ عەشق جۆ لەوە ڕاناگرێت کە تۆ پیری و ڕەنگت زەردە و ئیتر کاتی سەرەمەرگە. دەڵێ ئەو لە هەموو کاتێدا داوای سەیری بەهاران دەکات کە تەبعەن لێرە مەبەستی فرمێسکە، بەڵام سەرباری ئەوە سەیری بەهاران هەمیشە ئاماژەیە بەس ئەو سەیرەی و ئاوەی کە لە کاتی سەوزایی و جوانیدا بێت. سەرجەمی ئەو قسانەی کە من کردم ئەگەر بمێ لە 2-3 دقیقەدا کۆتایی پێ بێنم، پێم وایە کاتم چەند دەقە ماوە کاکەرە. سەرجەمی قسەکانی خۆم ئاوا کۆ دەکەمەوە هاوڕێیان کە نالی دوو تەوەری سەرەکی لە شعرەکانیدا ڕەنگ دەداتەوە، چ ئەو شعرانەی کە تەنانەت ئەی جیلوەدەری حوسن و جڵە و کێشی تەماشا سەرڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا، کە بۆ نمونە ئەمە دیوانەکەی بەوە دەست پێ دەکات کە لەوانەیە شعرێکی ئائین پەروەرانە بێت، بەڵام هەموو شعرەکانی ئاماژەیە بە تەوەرێک کە لەوێدا مرۆڤ ئامادەیە و تەوەرێک کە لەوێدا عەشق ئامادەیە. ئەو جار لە کۆبوونەوەی نێوان ئەو دوو تەوەرە، واتە عەشق زائید مرۆڤ، یا ئەگەر سەرەتا بڵێن مرۆڤ زائید عەشق، مرۆڤ گرنگترە، ژیانێک دروست دەبێت کە لە شعرەکانی ناریدا ڕەنگڕێژ کراوە، وێنا کراوە. ئەوە ئێمەی خوێنەرین دەبێت بیدۆزینەوە، ئێمەی کە دەبێت بە پەڕەموچی خوێندنەوە شێوەکاری ئەو وێنەی ناری بکەین. ئەویش ئەوەیە کە ژیانی بەشکۆ، ژیانی شەڕافەتمەندانە، ژیانی ئینسانی تەنها ئەو کاتە مسۆگەرە کە تۆ لەسەر ئەو دوو قاسە ڕاوەستی، قاسێک مرۆڤایەتیە، قاسێک عەشق و خۆشەویستیە. سەیری ئەو شعرەی نالی بکەن کە من پێم وایە لە واقعدا متوربەکردنی ئەو دوو تەوەرەیە، تەوەرێک کە نالی گرنگی بە مرۆڤ داوە و تەوەرێک کە گرنگی بە عەشق داوە.
ئەوە یەکێک لە دیسان لە شاکارەکانی نالیە کە من ئێستاش پێم وایە لە کەم تەرخەمی خۆمان وەکو نووسەران و وەرجێڕانی کورد دنیای دەرەوەی خۆمان بێبەش کردووە لەو شاکارانەی نالی چونکە وەرمان نەجێڕاوە. نالی دەفەرمێ هەوای سەیری بەڕووبەحر ئاگری بەرداوەتە عومرت کە تۆزێ منعەقید خاکی دڵۆپێک منجەمید ئاوی کە خاکی دامەن بە وەگەرنە تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنە بڵقی سەر ئاوی. گەمە زمانێکەی ئەم شعرە چییە؟ کۆکردنەوەی ئەو چوار ڕەگەزەیە کە سروشتی جیهانیان پێکێناوە کە بریتی بێ لە ئاو ئاگر و باو خاک، ئەوە لە هەر چواریان حزوریانێ لەو شعرەدا. ئەمە گەمە زمانەکەیەتی. بەڵام گەمە مەعریفەکەی چییە؟ نالی دیارە ڕوو دەکاتە خۆی، ڕوو دەکاتە من، ڕوو دەکاتە کاک ئارام، ڕوو دەکاتە ئێوە، ڕوو دەکاتە هەموو مرۆڤایەتی. دەڵێ سەیری بەڕووبەحر، سەیری جیهانی ئافاق وەها ئاگری بەرداوەتە مەیل و خواستەکانت، وەها تۆی بەخۆوە سەرقاڵ کردووە کە لە زۆر شتی سەرەکی کە بریتی بێ لە جیهانی ئەنفوس، جیهانی ناخ تۆی غافڵ کردووە. دەڵێ تۆ لە کاتێکدا وەها ئاگرت بەرداوەتە عمری خۆت بەو سەیری بەڕووبەحرە، جا ئەو بەڕووبەحرە پلەو پێگە بێ، سەرۆت و سامان بێ، ناوبانگ بێ، هەرچیەک بێت. دەڵێت لە کاتێکدا تۆ چی؟ ئەی مرۆڤ تۆ تۆزێ منعەقید خاکێکی کەمێک بەستوتە و بوویەتە ئەو جەستەیە و دڵۆپێک منجەمید ئاوی و لە ئاوێک دروست بووی کە کەمێک بەستوویەتی و دڵۆپێک بووی و هاتوویەتە سەرزەوی. کەواتە ئەمە واقعیەتی تەبیعی و سروشتی وجودی ئێمەیە. بەڵام نالی دوایی دەڵێ ئەگەر تۆ دەتەوێت سنووری ئەو واقعە، ئەو کەتوارە سروشتیەی خۆت ببەزێنی، لەو حاڵەتە ئاساییەی خۆت بترازەی، سنوورەکانی ژیانێکی ئاسایی ببەزێنی، پێمان دەڵێ چی؟ پێمان دەڵێ کە خاکی دامەن بە. بەڵێ تۆ خاکی، ئێستا کە خاکی وە سروشتی تۆ خاکە، تۆزێ منعەقید خاکی، وەرە خاکێک بکە خاکی ئاسایی مەبە، خاکی دامەن بە. خاکی دامەن بە ئاماژە بە خاکێکە کە خاکی مەعشوق، دامەنی مەعشوق بە، یعنی خاکی عەشق بە، خاکی عاشق بە، خاکێک بە دامەنی مەعشوقەوە، وەشۆن عەشق بکەوە، وەشۆن مەعشوق بکەوە. ئەگەر وانە بی ئەو جار تەنانەت لەو خاکە ئاساییە کە پێشتر باسی کردووە دادەبەزێی و دەبی بە تۆزێ بەرباد، دەبی بە هیچ. و دوایی دەڵێ مادام هەر ئاوی لە دڵۆپێک ئاو دروست کراوی، ئاوی گەوهەر بە. گەوهەر معنایەکی هەمان ئەو با بڵین کانە بەقیمەتەیە، معنایەکیشی ڕەسەنایەتیە. یعنی تۆ کە هەر ئاوێکی ڕەسەن بە، ئاوێکی گرانبایی بە، ئاوێکی ئاسایی مەبە. بۆ چونکە ئەگەر ئاوێکی گرانبایی نەبی کە ئاماژەیە بۆی کە ئینسان نەبی، مرۆڤ نەبی، عاشق نەبی، دەبیتە بڵقی سەر ئاو، کە بڵقی سەر ئاو تەمەنی زۆر کورتە و هیچ بەهایەکیشی نییە. نالی بەو کۆمەڵە گەمە زمانیە و گەمە وێنەیە و گەمە مەعرفیانە جیهانێکی بۆ ئێمە خۆڵقاندووە هەوڕێیان کە نەک بۆ سەردەمی خۆی پێویستیەکی سەتاسەد بووە، بۆ سەردەمی ئێمە شەر پێویستیە. من نامەوێت بچمە نێو بواری کۆمەڵ ناسی ئەوانەوە، بەڵام ئێوە چاو لە کۆمەڵی کوردی بکەن ئەو گوتارانەی کە ئەوڕۆ لە لای ئێمە هەیە، باوک سالاری، پیاو سالاری، دژەژنی، ئیسلامی سیاسی، عەشیرەتگەرایی، ژیانی حیزبی تۆخ، دوورکەوتنەوە لە کولتور و لە ئەدەب و لە مۆسیقا و لە هونەر، هەموو ئەوانە ئەو بۆشاییانن کە ئەم گوتارانەی کە نالی لە جیهانی خۆیدا بەرجەستەی کردوێتەوە دەتوانێت پڕی بکاتەوە. و ئەوە ئەرکی ئێمەی نووسەر و خوێنەری جدیە کە لە ڕاستیدا ئەم شعرانەی نالی، شعرەکانی مەحوی، شعرەکانی خانی، شعرەکانی حاجی قادری کۆیی، هەر کامیان لە چوارچێوەی گوتارەکانی خۆیان وەدەن بێنین و بیان خەینەوە بەرچاو و بیان کەین بە گوتار و مژاری ژیانی ڕۆژانەمان
و هەم چێ ژیان لێ ببینین هەم ئەو معرفە قوڵیان بۆ ژیانی ڕۆژانەمان بۆ ژیانی کولتوریمان تەنانەت بۆ کوردی ژێرە دەستە بۆ ژیانی سیاسیمان بەکاربێنین. هیوادارم کە سەرم نێشان بێت.